زیاتر لە 2 مانگە دیاردەی زۆربوونی سەگی بێلانە زۆر بوو و پەلاماری هاوڵاتیان دەدەن. جگە لەمەش مەترسێکی گەورە چاوەڕوان دەکرێت کە ئەویش سەرهەڵدانی نەخۆشیە گوازراوەکانە. بەم هۆیەوەش ژیانی تەواوی هاوڵاتیان دەکەوێتە ژێر بەترسی و لە ماوەکانی ڕابردووشدا چەند حاڵەتێکی پەلاماردانی هاوڵاتیان لەلایەن سەگی بێلانەوە تا دەگاتە گیان لەدەستدانی چەند کەسێکیش ڕوویانداوە. جگە لە تای خوێنبەربوون تەندروستی عێراق لە ڕاگەاندراوێکیدا هۆشداری بڵاوبوونەوەی نەخۆشی ڕەبیس دەدات و داوای لە ناوبردی سەگی بێلانە دەکات. ئەم هاوڵاتیش دەڵێت ئەم سەگانە مەترسی زۆریان هەیە لەسەر منداڵەکانیان و بڵاوبوونەوەی نەخۆشی. مەترسێکی ئێجگار زۆریشان هەیە، چونکە ئێستا لە گەڕەکەی ئێمە سەگەکی یەکجار زۆری بەربڵاو هەیە، بێلانە هەیە لە شەقامەکان بڵاو بوونەتەوە و ئەمەش مەترسی هەم نەخۆشی هەم مەترسی لەسەر ژیانی منداڵەکانمان هەیە. چەند ڕۆژێکە ئاژەڵدۆستان دەستیان کردووە بە کوتان و پڕژاندنی دەرمانەکانی تایبەت بە نەهێشتن و پێشگرتن لە هەبوونی هەر نەخۆشیی گوازراوە لەلایەن سەگی بێلانە. بە پێویستیشی دەزانن حکومەت بە خێرایی شەڵتەر دابین بکات تاوەکو نەخۆشی گەورە سەری هەڵدەداوە. بالفعل ئەو نەخۆشیە بوونی هەیە، بەڵام خۆی ئێمە هەموو ڕێگەیەکمان گرتوتە بەرێستا. بۆ نمونە من خۆبەخشم لەسەر جیفانی خۆمان هەر هەمووی دەرمان دەکەین ئەوەندەی 6 گەڕەکی شاری هەولێر باشە لەبەر چیە؟ لەبەرەوەیە کە سەیەکان تەندروست بژین. پسپۆران و داکۆچیکاران لە مافی ئاژەڵان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە دەبێ هەموو ئاژەڵک کوتانی بۆ بکرێت ئەگەر نەخۆشی گوازراوە زۆر دەبێت و کۆنتڕۆڵکردنیشی ئەستەما. هەر ئاژەڵێک کە بێلان نەبوو کەسێک نەبوو خاوەندارەتی بکاتن لە تەمەنی 2 مانگونی و بەرەو سەرێ بیباتە نزیکترین کلینیکی ڤێتێرنەر یاخود بنکە ڤێتێرنەریەکان دەفتەری سەلامەتی تەندروستی لە بۆ دەکرێتن. لەو دەفتەرە ئاماژە بە تەواوی کوتانەکان یاخود ئەو چارەسەرێ مشەخۆریە دەرەچی و ناوەچانەی لە بۆ دەکاتن کەواتە ئەو ئاژەڵە لە ڕووی تەندروستیەوە سەلامەت دەبێتن، پارێزراو دەبێتن. بەڵێ ئەگەر ئاژەڵێک بێلان نەبێتن ئەو دەفتەری لە بۆ نەکرابێت مەعەڕەزە لەوەی زۆرێک لە نەخۆشە ڤایرەسیەکان بڵاو بکاتەوە، چکە ئێمە زۆرێک لە نەخۆشی هاوبەشمان هەیە نێوان مرۆڤ و ئاژەڵان یاخود گواستراوەمان هەیە، کەواتە یەکێک لەو نەخۆشانێک کە ئاماژەت پێکرد بەڵێ دەگوازرێتەوە، بەڵام کۆنتڕۆڵکردنیشی ئەستەمە بەوەی کە پێویستە لە تەمەنی 2 مانگونی و یاخود 2 مانگی کوتانی پێویستی لە بۆ بکرێتن و دواتریش لە ژێر چاودێری و سەرپەرشتی مرۆڤەکان بێتن بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکی بڵاوبوونەوەی نەخۆشی بتوانێت کۆنتڕۆڵ بکرێتن. بەپێی یاسای ژمارە 46 ساڵی 1986 عێراقی کە تایبەتە بە لەناوبردنی ئاژەڵان ماوەیەکە لە ناوەڕاست و باشووری عێراق کار بەم یاسایە دەکرێت. لە نوێترین راپۆرتی ڕێکخراوی تەندروستی زیانیشدا هاتووەکە زیاتر لە 850 نەخۆشی گوازراوە هەیە لە نێوان مرۆڤەکان و ئاژەڵەکان. هەژارەنوەر شارپرێس، هەولێر.